إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إمان داراني خوشويست، لباسي چەند چەمکێک لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سوود وەرگرتن و پند وەرگرتن لەو ژیاننامەیە کە بۆ ئێمەی موسڵمان ڕێنمایی ڕێگایە. گەشتینە ساڵی 11 پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، واتە پاش گەڕانەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە گەشتەکەی طائف. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم جارە بە گڕۆتینێکی تایبەتەوە دەستی کرد بە بانگەواز دووبارە. لە پێشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساتە وەختی هاتنی خەڵکی بۆ حەج لەو کاتانە پێغەمبەری خوا ئیسفادەی لێ کرد، سوودی لێ وەرەگرت بۆ ئەوەی بتوانێت بانگەوازی خوا بگەێنێ بەو خەڵکە. ئێمە وتمان عەرەب و دەوروبەری عەرەبیش نەک بەس عەرەب ئەهاتن بۆ حەج لەو کاتەش، بەڵام حەج شێوێنرابوو، لەسەر ڕێڕەوی خۆی لابرابوو، لە جیاتی ئەوەی کە یەکتاپەرستی خوا بێ و بۆ عیبادەتی خوا بێ خەڵک هاتن بتیانە پەرست، هەر یەکێک و بتی خۆی هەبوو. جا ئەو ساتە وەختانە فرسەتێک بوو، هەلێک بوو بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بتوانێ بانگی ئیسلام بدا بە گوێی خەڵکە. بەڵام لەو کاتانە یعنی پێش ئەم قۆناغە نوێیە، ئەم قۆناغە تازێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم بەعام باسی ئیسلامی بۆ ئەکردن. دیارە خەڵکی مەکەش بە تایبەت مامەی ئەبوو لەهەب لە پشتیەوە ئەوەستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی ئەوت ئەوت من برازای خۆمە و درۆکە باوەڕی پێ مەکەن. ئەو شێوازێک بوو بەردەوام لێ ئەدرا لەلایەن خەڵکی مەکەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ کێ قسەی بکردایە ئەوانە هاتن تەشویشیانە کرد و بەڕاگەیاندنی خۆیان تێکیانەدا وەزعەکە، نەیانێڵا سەر ئیشەکە سەر بگرێ. بەڵام لە دوای گەڕانەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دووبارە بۆ مەکە لە طائف کە گەڕایەوە بۆ مەکە، وەزعەکە گۆڕا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمجا بە شێوازێکی تر بانگی خەڵکیە کرد، ئەچوو دانەدانە لەگەڵ خەڵکا قسەیە کرد، یان لەگەڵ کۆمەڵی خەڵکا یان لەگەڵ تیرە و هۆزێکا بە تایبەت قسەی ئەکرد و داواشی لێ ئەکردن کەوا پاڵپشتی بن و داڵدەی بدەن، پەنای بدەن بۆ ئەوەی بتوانێت دینەکەی خوا بگەێنێ. یعنی ئەم جا بەس تەنها ئەوە نەبوو بانگی ئیسلام بدا بە گوێیانە، بەڵکو داواشی لێ ئەکردن ببنە پەنای، ئەم بڕا بۆ ناویان تاوەکو لەوێ بانگی ئیسلام، بانگی خوا با بە گوێی خەڵکە. بۆ ئەمە چەند هەنگاوێکی نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەنگاوی یەکەم بە شەوان زۆر جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرئەچوو، یعنی جاران بە ڕۆژ دەرەچوو. ئێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شەو دەرئەچێ، چونکە لە کاتی شەوا ئەوان ئاگایان نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڕوا بۆ خەڵکی قسەکە، یا گەرمای نیمەڕوان کە لە مەکەیا زۆر گەرمە و خەڵک دەرناچێ. ئەو دوو کاتەی استغلال کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەڕۆیشت سەردانی کەسایەتی تایبەتی کرد یان سەردانی تیرە هۆزەکانی کرد و باسی ئیسلامی بۆ کردن بە تایبەتی. هەموو تیرەیەک شوێنێکی تایبەتی هەبوو لە دەوروبەری مەکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی ئەچوو بۆ لایەن، لەناو مەکەیە قسەی بۆ ناکردن، بەڵکو ئەچوو بۆ لای دانە دانە لە تیرەکان.
ولەگەڵ خۆیان زۆر جار ئیمامی عەلی و ئیمامی ئەبوو بەکری لەگەڵ خۆیان ئەبرد. ئەمە بۆ ئەوە بوو کە یەک خەڵکەکە بزانێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنیا نییە بەڵکو خەڵکی تریشی لەگەڵایە، ئەوە گەنجێکی لەگەڵایە کە عەلیە و ئەویش پیاوێکی بەتەمەنی لەگەڵایە کە ئەبوو بەکرە. دوو، ئەبوو بەکر شارەزایەکی تەواوی هەبوو لە تیرە و هۆزەکان، لە نەسەبیان، لە قووەتیان، لە ژمارەیان. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو بەکری بەکارهێنا لەو مەوزوعە کە زۆر شارەزا بوو بۆ ئەوەی بزانێت چۆن قسە لەگەڵ هەر تیرەیەکەکە، ڕەچەڵەکیان بۆ کوێ ئەگەڕێتەوە، ناویان چییە، ژمارەیان چەنە، پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن داوایان لێ بکا پەنای بدەن، یان جاری وا هەبوو مەسەن ئەو تیرە و هۆزە توانای پەنادانیان نەبوو، بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس باسی ئیسلامی بۆ کردن و داوای لێ ناکردن پەنای بدەن و ئەم بڕا بۆ ناویان. بەڵام ئەگەر تیرەکە بەهێز بوایە و ژمارەیان زۆر بوایە و سربەخۆ بوایەن داوای ئەوەشی لێ ئەکردن. جا لەو ساتە وەختانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ کۆمەڵێ زۆر لە تیرەکانی عەرەبا لیقا ئەکات بە یەکەگەن و قسەیان بۆکە، لەوانە قەبیلەی کیندە. کیندە طبعا قەبیلەیەکی زۆر گەورەیە لەناو عەرەبا و مدەیەکی زۆر بەر لە ئیسلام ئەوان مەلیکی عەرەب بوون، دەسڵاتێکی زۆریان هەبووە و ناودار بوون. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لێکردن کە ببن بە مسلمان و باسی ئیسلامی بۆ کردن و داوای لێکردن پەنای بدەن لە ناویانە بمێنێتەوە باسی ئیسلام کە، بەڵام ئەوان وتیان ناتوانین و بە ئەدەبێکی زۆر بە ئەدەبێکی جوانەوە وەڵامی پێغەمبەری خۆیان دایەوە کە ناتوانن بەو کارە هەڵسن. یەکێکی تر لەو قەبیلانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێیان گەیشت و قسەی لەگەڵاکردن قەبیلەی بەنی حەنیفە بوو. بەنی حەنیفە هەم قەبیلەیەکی زۆرن ئەوانیش، بەڵام زیاتر لە بیابانە ئەژێن، نیشتەجێی بیابانەکانن، کەمیان خەڵکی شارن. ئەم قەبیلەیە نەک هەر بە نەبوونە مسلمان بەڵکو بە شێوەیەکی زۆر ناشرین وەڵامی پێغەمبەری خۆیان داوە صلی الله علیه وسلم. حتا لە پاش ئەوەش کە ئیسلام دەسڵات پەیاکە ئەوان هەر بە ئاسانی نابنە مسلمان. دوایەوە ئەو کابران نەکبەتیان تیا دروستە بێت کە مسەیلەمەی کەذابە ئیدعای پێغەمبەرایەتی ئەکات و ئەبێتە کۆسپێک لە پاش وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەنگێکی گەورە لەگەڵ ئەسحابەیە بەرپا ئەکات و نزیکەی 700 سەحابەی قورئان خوێن شەهید دەبێت. ئەم کابرایە زۆر نەکبەتە بێ. جا هۆکاری ئەم ڕەدە ناشرینە، ئەم وەڵامە ناشرینەی عەشیرەتی بەنی حەنیفە بۆ دووشت ئەگەڕێتەوە، مێژونووسان ئەڵێن. یەکەمیان بۆ ئەوە ئەگەڕێتەوە لەناو عەرەبا دوو تیرەی سەرەکی هەیە کە لە نەوەی عەدنان ڕەچەڵەکیان لە نەوەی عەدنانەوە دێ. تیرەیەکیان پێ ئەوترێ مضەڕ، تیرەیەکیان پێ ئەوترێ ڕەبیعە. ڕەبیعە بەنی حەنیفە لە ئەوانە و مضەڕیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و قوڕەیش لەو تیرەیە. جا ئەوان منافەسە و وەکو بەربەرەکانیەکی زۆر لە نێوانیانە هەبووە، ئەوە سەبەبیەک یان هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی ئەوان وەڵام نەدەنەوە. حتا کابرایەکیان یەکێک لەوانە طەلحەی نەمەیریە ئەڵێ مسەیلەمە کاتێ مسەیلەمە ئیدعای پێغەمبەرایەتی ناکە لە زەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەڵێ ئەشهەدو ئەنەکە کەذاب، شایەتی ئەدەم مسەیلەمە تۆ درۆزنی، و ئەنە محەممەدەن صادق، محەممەدیش ڕاستگۆیە، ولكن كذاب الربيعة أحب إلي من صادق مضر. بەڵام درۆزنەکەی ڕەبیعە لە لای من خۆشەویسترە لە ڕاستگۆکەی مضر. تو سەی نەکبەتی عەشرەتایەتیکە، سەی دەمارگیری کوێرانەکە. ئەڵێ وەڵڵاه تۆ درۆزنی، محەممەدیش ڕاستگۆیە، بەڵام درۆزنەکەی خۆمانم لا خۆشترە تا ڕاستگۆکەی مضر. ئەمە هۆکارێکی تریش بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئەم عەشیرەتە زیاتر لە بیابانە نیشتەجێ بوون. زۆربەی جار خەڵکی بیابان ڕقن، وشکن، خەڵکی دەشت ڕقن، حتى تەماشاکە کاتێ بانگ دەکەن و شێوەیەکی زۆر وشک بانگ دەکەن و ژیانیان زیاتر لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ ئەوانەیە، بۆیە بە ئاسانی نایەنە سەر ڕێگا. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ عەشیرەتی بەنی عامری کوڕی سەعسەعە
لەگەڵ ئەوانی شادانشتنی کرد و باسی ئیسلامی بۆ کردن ئەوان ئیسلامەکەیان پێ باش بوو و بە شتێکی جوانیان دانا بەڵام ڕئیس عەشەرەتەکان وتی ئێمە يعني شلون تكوين بقصة تكين وأشد بنا لا إخوان يعني أدبين بو أبد دالضت تدين بنات تدين كديني إسلام بجيني بلام يك مرجمان هي لباش خود دستلات بو إيمبي لباش خود يعني دواي أوي تو وفاتكي خليفايتك بو إيمبي في غمر إخوان صلى الله عليه وسلم فرمي أوشتك بدسي منية أوشتك لدسي منانية ما إيشي خواي تعالى خوي کاری خۆی لە کوێدانا و ئیشی خۆی ئەخاتە دەسیکێ ئەوە ئیشی خۆی ئەم شوتی ئێوە ئەتانەوێ پشتی ئێمە بکەی لە تیری عەرەب وەکو چۆن بڵێ بمان دەیتە گشت عەرەبا و هەتا سەرەکەویت و دوای ئەوەش سەرکەوتی بۆ ئێمە نەبێ یعنی کە دوای خۆتیش شتەکە بۆ ئێمە نەبێ ئێمە بەمە ڕازی نابین و گەڕانەوە کاتێک گەڕانەوە بۆ پیاوێکی پیریان هەبوو بۆیان باس کرد کەوا کابرایەک لەنەوەی عەبدولموتەلیب ادعای پێغەمبەرایەتی کردو ئەمەش قسەکانێتی کابرا زۆر خەفەتی خوارد وتی والله ئەو کابرایە درۆ ناکە لەنەوەی ئیسماعیل کەسێکی تر ادعای پێغەمبەرایەتی نەکردە و ئەم قسانش کە ئەوەی کا قسەی پێغەمبەرانە بەڵام بەداخەوە ئێوە ئەوا وەڵامتان داوەتەوە دیارە لە نسیبی ئەوان نەبووە کەوا ئەو پلە گەورەیان دەستکەوێ هەر لەو زەمانە تاک لە خەڵکی ئیمانیان ئەهێنا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی قسەی ئەکرد بۆ خەڵکەکان بۆ عەشرەت و تیرەکان جاری وابوو کەسانێک هەبوو لەناو ئەو خەڵکە متەئەسیر ئەبوون یەکێک لەوانە سوەیدی کوڕی سامت بوو کابرایەکی زۆر شارەزا بوو بە تایبەت لە بواری شعر و لە بواری زمانی عەرەبیە حتا ئەمەندە لێ هاتوو بوو پیانەوت ئەلکامل یعنی کەسێکی تەواو ئەم پیاوە لە ساڵێک لە ساڵەکانی حەجا لەو ساتوەختە هات و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیسلامی بۆ باس کرد ئەویش وتی لەوانەیە ئەوەی تۆ هێناوتە هەر وەکو ئەمە بێ کە من پێمە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی تۆ چیت پێ وتی حکمەتەکانی لوقمانی حەکیم هەندێکی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باس کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەڕاستی ئەم قسانە زۆر جوانن بەڵام ئەوەی من پێمە لەمەش باشترە ئەمە یەکسەر ڕاستەوخۆ فەرمایشی خوای پەروەردگارە هی کەسێک نییە هی خوایە و بەسەریا هەندێک لە قورئانی خوێندەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کابرا مسلمان بوو بەڵام دوای ئەوە لە شەڕەکەی نێوانی ئەوس و خەزرەجا ئەو کابرایە کوژرا یەکێکی تر لەو کەسانەی کە لەو کاتە ئیمانی هێنا ئەبوو ذەڕی غیفاری هەر لەو کاتە ئیمانی هێنا ئەڵێ کە باسی محەممەد گەیشتە گوێمان من برایەکم نرد بۆ مەکە ئەخباری بزانێ کە هاتەوە وتی وەڵی کابرایەکە قسەی چاکەکە و قسەی باشەکە وەڵێ دڵم ئاوی نەخوارد خۆم چووم دیارە چیرۆکێکی تایبەتی هەیە چوونەکەی بۆ مەکە المهم گوێ لە پێغەمبەرە بێ صلی الله عليه وسلم و مسلمان ئەبێ حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ئەڵێ ئەبوو ذەڕ بیشارەوە یعنی ئەم دینە بشارەوە و بگەڕێەوە بۆ وڵاتەکەی خۆت هەر کاتێ بینیت من سەرکەوتم بێ بۆ لامان بەڵام ئەم ڕۆیشتی والله من ئەڕۆم ئەیدەمە ناو چاویانە لە پاڵی کەعبەیە دەستی کرد بە باسی ئیسلام و وتیەوە من مسلمان بووم و شوێنی محەممەد کەوتم و شایەتمانی لەوێ هێنا و ئەوانیش دەستیان کردە لێدانی حتا گەشتە ئەوەی کە بیکوژن یعنی لەژێر لێدانە بەڵام عەباسی مامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هات لەولا وتی ئەوە کێ ئەکوژن ئەم کوڕە لە بەنی غیفارە و ئێوەش تجارەتەکەتان لەسەر ئەوانەوە ئەچێ بەخوا ئەگەر ئەمە بکوژن ئەبێتە دوژمنایەتی دوایی تجارەت و مجارەتتان هەمووی پەکێکەوێ جا بەریاندا هەروەها توفەیلی کوڕی عەمری دەوسی ئەویش یەکێک بوو لە ڕئیس عەشەتەکان ڕئیس عەشەتی دەوس ئەویش پیاوێکی زۆر لێ هاتوو بوو ڕئیس عەشەتی خۆی بوو ئیمانی هێنا و گەڕایەوە بەناو قەومەکەی و پاش مدەتێک قەومەکەی ئیسلام بوون و بە 80 ماڵەوە هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ضیمادی ئەزدی ئەمیش پیاوێک بوو لە خەڵکی یەمەن لە عەشیرەتی ئەزد ئەم پیاوە ئیشی ئەوە بوو نوشتەی ئەکرد بۆ ئەو کەسانی کە تێک بچن یعنی شێت بن یان شتێک نوشتەی بۆیان ئەکرد کە باسی کە هات بۆ حەج و باسی پێغەمبەری بیست کە خەڵکی مەکە ئەیانوت شێت بووە کابرایەکمان هەیە ئیدعای پێغەمبەرایەتیە کا شێت بۆ عەقڵی تێک چووە ئەویش ڕۆیشت بۆ لای وتی با بڕۆم دوعایە بخوێنمە سەریا وەکو نوشتەیەکی بۆ بکەم با چات بێتەوە کاتێک چووە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی وتی نوشتەت بۆ بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی فەرمووی إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه حتى أخيري
ئەو حەدیثە ئەڵێ کابرا دووبارەی کردەوە دووبارەی کردەوەتی جارێکی تر دووبارەی کردەوە دووبارەی کردەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی والله من خەڵکێ زۆرم بینیوە کاهین و تاڵۆگر و چی و چی و چی و چی و ئەوانە بەڵام هیچ قسەیەکم نەبیستووە وەکو ئەم قسەیە هەندێکم بۆ باسکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئیسلامی بۆ کردن و قورئانی بەسەرا خوێند کابرا یەکسەر مسلمان بوو هەر لەو سەردەمە خۆشەویستەکانم ئەمانە تاک بوون مسلمان وەکو عەشیرەت وەکو بنەماڵە وەکو کەسێک کۆمەڵە کەسێ بەیەکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چاوی بە 6 گەنجی خەڵکی مەدینە ئەکەوێ خەڵکی یەثریب شەوێک کە ئەگەڕێتەوە لە لای بەنی شەیبان دوای ئەوە کە لەگەڵ ئەوانە قساکە ئەگەڕێتەوە گوێی لە دەنگی کۆمەڵە گەنجە بێ ئەم 6 گەنجە ئەبن ئەسعەدی کوڕی زورارە عەوفی کوڕی حارث رافعی کوڕی مالک قوتبەی کوڕی عامر عقبەی کوڕی عامر جابری کوڕی عەبدوڵڵاه ئەم 6 گەنجە بەیەکەوە بن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سلامیان لێ ئەکا و ئەمجا پرسیاریان لێ ئەکا ئێوە خەڵکی کوێن ئەڵێن ئێمە لە خەزرەجین خەڵکی یەثریب یعنی مەدینە کە ئێستا پێ ئەوترێن مەدینە ئەڵێ دانشن تۆزێ قسەتان بۆ بکەم ئەوان شەڵێن قەیچێکە دانشن کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئیسلامیان بۆ ئەکاو ئەڵێ من پێغەمبەرم یەکسەر سەیری یەکتری ئەکەن و ئەڵێن والله ئەمە ئەو پێغەمبەرەیە کە جوولەکە طبعا جوولەکە 3 عەشیرەتیان لە مەدینەن و لەگەڵ ئەوانە تێکەڵیەکیان هەیە ئەوان 2 عەشرەت عەرەبن 3 عەشرەتی جوولەکەش ئەو جوولەکانە بەردەوام 400 ساڵ پێشە هاتوون بۆ مەدینە ئەڵێن پێغەمبەری ئاخر زەمان لەیرە پەیدا بێ و یعنی تەماحیان هەیە لە ئەوان بێ یعنی لە جوولەکە بێ و ئەوان ببن بە پاڵپشتی و یەهود سەرخا بەسەر قەومەکانی ترە ئەڵێن والله ئەمەی کە جوولەکە چەند ساڵە باسیەکە ئەمە پێغەمبەرەیە جابا جوولەکە پێشتان نەکەوێ ئەوان پێشەوە ئیمان بێنن ئیمان بە پێغەمبەر هێنن صلی الله عليه وسلم و باسی حاڵی خۆیان بۆ پێغەمبەری خوا ئەکەن کە شەڕێکی تند دژمنایەتێکی تند لە بین 2 عەشرەتەکەی مەدینەیە ئەوس و خەزرەج هەبوو لەو کاتە زۆر لێکیان ئەکوشت زۆر شەڕێکی یعنی وەکو بڵێ جوولەکە 3 عەشرە جوولەکە لە بینیان نابوون جا قڕە سەر هەر ملەتێکی جوولەکە لە نێوانیان نابێ ئەڵێ شەیتان بخاتە نێوانتان جا وەک ئەوە بوو شەیتان لە نێوانیان نابێ بەردەوام جوولەکە ئەو 2 عەشرەتەیان ئەدا بە گژیەکە و لە یەکتریانە کوشت تاوەکو خۆیان دەسڵاتیان هەبێ جا حاڵی خۆیانیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گێڕایەوە وتیان ئێمە ئەڕۆینەوە بۆ ناو قەومەکەمان و باسی ئیسلامیان بۆ ئەکەین ئەمەی کە تۆ باست کردووە ئەگەر هاتنە دەممانەوە ئەوە پەنات ئەدەین و تۆ ئەبی بە عەزیزترین کەس جا ئەمە وەکو بڵێ سەرەتای سەرکەوتنیان وەکو بڵێ هیجرەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم سەرەتای ئەوە بوو کە ئیسلام دەسڵات پەیا بکە ئەو 6 گەنجە کە ئەچنەوە بۆ مەدینە بۆ یەثریب ئەو کاتە پێوترا یەثریب و لەوێەوە دەست بە دەعوە بانگەوازەکەن تا ماڵێک نامێنێ لە ناو یەثریبە باسی پێغەمبەری تیان نەکرێ و ساڵی داهاتووی حەج دێنەوە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 12 کەس دێنەوە ئەمجار و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵیانە پەیمان نامەیەک مۆرەکە داواکارم خوای تعالی بخاتن ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە بخاتن ناو جوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خوایە هیدایەتی گەنجەکانمان بدەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە بخاتن ناو جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی یا ڕەبی خوایە بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی یا ڕەبی خوایە بارانێک بێ کە خێر و بەرەکەتی تیابێ خۆشی و بەختەوەری بە وڵاتمان بێنێ یا ڕەب العالەمین ئامین ئامین خۆشەویستەکانم لەم باسەی کە باسمان کرد هەندێ دەرس و پند وەرەگرین یەکێک لەوانە ئینسانی ئیماندار وەکو پێغەمبەرەکەی نابێت یەئس بێنێت و بێ ئومێد بێت چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز بێ ئومێد نەبوو لە بانگەوازکردن بۆ ڕێگای خوا من و تۆش ئەبێ وابین قەت بێ ئومێد نەبین کاتێ ببینین خەڵکانێک وەڵاممان بە ناشرین ئەدەنەوە یا خەڵکانێک نایەنە دەم بانگەوازەکەمانەوە یا نایەنە دەم قسەکانمانەوە ئینسانی ئیماندار وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تعالی پێ ئەفەرمێ فذەکر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر تو لسرت باس بكي لسرت بيجيني إتر باقي كي لسر خوايا
دڵی خەڵک لەژێر دەستی تویان نییە. لە سوورەتی شورایشا فەرمێ خوای تعالى فإن أعرضوا فما أرسلناك عليهم حفيظا إن عليك إلا البلاغ. ئەگەر ئەوان پشتیان هەڵکرد خۆ ئێمە تۆمان نەناردووە ئیلا وە زۆر بیبیتە دڵ خەڵکەوە، تۆ لەسەرتە بەس گەیاندنت لەسەرتە بیگەیەنی. ما على الرسول إلا البلاغ والله يعلم ما تبدون وما تكتمون. سورة مائدة 99. يعني پێغەمبەران بەس تەنیا لەسەریانە بیگەێنن، ئیتر خوا لەناو دڵی خەڵکە زانێ کێ دێتە دەمەوە کێ نایەتە دەمەوە، ئیشی خوایە. إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء. هداية بەدەستی خوایە. جاری وایە پێغەمبەر حەزی کردووە کەسانێک ئیمان بێرن، بەڵام خوای گەورە هیدایەتیانی نەداوە. ئەبوو طالیبی مامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر محاولەی لەگەڵا کرد و ئەم ئاەتە لەسەر ئەویش دابەزی، بەڵام ئیشی خوا لای خوایە و پێغەمبەریش ئیش خۆی هەیە. بۆیە فإنما عليك البلاغ وعلينا الحساب. بەلاغ و گەیاندن لەسەر ئێمەیە کە شوێنکەوتووی پێغەمبەرین، ئێمە دینەکەی خوا باسەکەین، حیساب و محاسبەکردن ئەوە لە لای خوای پەروەردگارە. جا ئەوە زۆر گرنگە خۆشەویستەکانم. جاری وایە تو هەندێشت بۆ خەڵک باسەکەی یان هەندێ حەق و هەندێ ڕاستی باسەکەی خەڵکانێک نایەنە دەمتەوە، لەوانەیە بیشمری هەر کەس باوەڕت پێ نەکا. پێغەمبەری وا هەبووە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم پێغەمبەری وا هەبووە دوو کەس ئیمانی پێناوە، پێغەمبەری وا هەبووە هەر کەس ئیمانی پێ نەهێناوە، ئەسڵەن قەومەکەی کوشتیانە. معنای ئەوە نییە ئەو پێغەمبەرە مەسەن نەیتوانیە یان ڕاست نەبووە، نانە. دووهەم خۆشەویستەکانم مەسەلەی دەسڵات لە ئیسلامە زۆر گرنگی پێدراوە. دەسڵات هەر کەسێ داوای پارەی بکردایە، داوای ماڵی دنیای بکردایە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێئدا، هەر چەندێکی داوا بکردە هەر پێئدا. حتا سەحابە ئەڵێن جاری وابوو داوای ئەمەنە داوایان لە پێغەمبەری خوا ئەکرد حتا هیچ نەئەما، دوایە وایانوت جوبەکەی بەرت، داوای جوبەکەی بەریشیانە کرد دایە کە ناو ئەیدا پێیان، ئەیوت هەرچی داوا بکەن من ئەیدەم پێتان لە ماڵی دنیا. بەڵام مەسەلەی دەسڵات نا، چونکە دەسڵات خۆشەویستەکانم دەسڵات ملی ئەو خەڵکە گشتی ئەبەسێتەوە. ئەگەر ئەو دەسڵاتە دەسڵاتێکی عادل بێ و بە شەریعەتی خوا حکم بکا، بەڕاستی ئەبێتە خێر و بەرەکەت و بەختەوەری بۆ هەموو ئەو ملەتە. بەڵام ئەگەر پێچەوانەکەشی بێ نەگبەتی و قوربەسەری دێنێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئاسانی دەسڵاتی بەگشت کەسێ نەداوە. ئەو کابرایە داوا ئەکاڵێ لە پاش خۆت دەسڵات بۆ ئێمە لەوانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای ئەوە 13 ساڵ ما لە دنیا، بەڵام هەر وعدیشی نەدا، فەرمووی ئەوە ئیشی خوایە ئیشی من نییە. ئەبوو ذەڕی غیفاری ڕۆژێکیان داتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا خەڵک ئەوەت کردە محافظ، ئەوەت کردە قایم قام، ئەوەت کردە چی یعنی ئەو کاتانە ئەم لەفزانە نەبوو، بەس هەر معناکەی ئەوەیە، یعنی ئەمەت کرد بە والی، ئەوەت کرد بە چی، منیش بکە بە شتێک. فەرمووی یا ئەبا ذەڕ ئینەکە ضەعیف، فەرمووی ئەبوو ذەڕ تۆ کەسێکی ضەعیفی و ئەمەش ئەمانەتە و ئەمە لە ڕۆژی قیامەتە پەشیمانیە، وئینەها یەومە القیامەتی خیزی وەنەدامە إلا من أخذها بحقها، إلا كسر حقي بدا وأدى الذي عليه فيها، وبتواني ما في خلق بدا أو إلى سريتي أنجامي بدا بو خلقي تو خوتي ليه بدور بقرا. بعبد الرحمن كوري سمورا عليه قد داواي دصلات مكة، چونك أجر داواي بكي تو بيد بدري أدريت دسي خوت، يعني خوا أيدات دسي خوت، بلام أجر داواي نكي تو درابة سرتا أو كاتا خوا هل يقري لسرشانت، يعني ما تتأدى. يعني أبو موسى الأشعري الله عندك لأصحابها هاتنا خدمتي في غمر صلى الله عليه وسلم داواي هنيان كرت، يعني داواي دصلات يعني كرت في غمر إخوة صلى الله عليه وسلم فرموي إيه ما دصلات نادين بكسية داواي بكا يا سور بي لسري بويا إنسان تادوري لي بقري باشترة وأجر درابة سرتا خوا داي بسرتا أما شتيك جاري وهي خوا إيدا بسرتا ئیتر ئەبێ پیاوی مەیدان بیت و هەڵی بگریت و داوا بکەی خوای تەعالی یارمەتیت بدات. دەمارگیری عەشرەتایەتی جاری وایە نایە لێ حەق گوێت لە حەق بێ. دەمارگیری حزبایەتی ئیستا حزب عەشرەت خەریکە نامێنێ، ئیستا تەعەسوبی حزبایەتی جاری وا هەیە، تۆ های لە حزبێکە های لە عەشرەتێکە نایە لێ گوێت لە حەق بێ. ئەوە بەنی حەنیفە گوێیان لە پێغەمبەری خوا ناگرت صلی الله عليه وسلم، خۆ ئەشیان زانی پێغەمبەر حەقە وەقسەکانیشی حەق، بەڵام نایەلێت مەسلحەتی دنیا پارە و پول زۆر شت پلە و پایە ئەمانە. بۆ خوای تەعالی فەرمێ الأعراب أشد كفرا ونفاقا وأجدر أن لا يعلموا حدود ما أنزل الله.
دائما ژیان لە شارە سەقافەت و ڕۆشنبیری زیاتر عەقڵی ئینسان ئەکاتەوە، زیاتر عەقڵی ئینسان ئەکاتەوە، زیاتر وای پێکات تەقەبولی حەق بکە. خەڵکی شار زۆرتر تەقەبولی حەقەکەن، هەتا شارەکە گەورەتر بێ، هەتا دەستگای زانستی و ڕۆشنبیری تیا زیاتر بێ، ئەو طبعا خەڵکە زیاتر مەیلە و حەقتێن و گوێ ئەگرن. لە ئاخیریشە ئینسانی داعی و بانخواز کە گشتمان ئەگرێتەوە